خوشحالی نمیم تیگیریوزی نه بود فرمانداری هاوریجن هم فرمانداری بیشتر هاوریجن پێکاتێکی جیاوازی تێ لە پێشمەرگەی دێرین مامۆسای زانکۆ چالاکوان و خەباتکاری شنان یعنی تێکەڵەیەکی جیاوازە پارێزگای سلێمانی کۆیە ڕاپەڕین هەروەها زۆر شوێنی تریشی تێدایە پەیامەکەشمان ینی ئامانجیشمان بۆ ئێرە ئەوە بووە کە ئەم گەلێکی سەم لێ کراوە چەند جارێک هیچ هێزێک نەیتوانوە بیپارێزێ لە هێریشی دوژمنانیان بۆیە ئەمان قەراری سربەخۆبوونی خۆیان داوە دەیانوێ خۆیان خاوەنداریتی لە خۆیان بکەن و ئێمە هاتوین کە پشگیری لەوە دەکەین بەڕاستی کە پێویستە مێژوش سەلماندی کە کەس دیفاع لەوان ناکە لەبەر هەر هۆکارێک بێت ئەمان دەیانەوێتی بەرگری لە خۆیان بکەن کیانێکی ینی نا بڵێ جیاواز بڵێن لە هەرێمی کوردستانیان لە عێراق یانوێ هەر دەڤەرێکی سربەخۆ کە خۆیان خوددا خاوەنداریتی لە خۆیان بکەن بەرگری لە خۆیان بکەن پێک بێنن و پێکیشیان هێناوە و ئێمە هاتوین پشتیوانی لەوە بکەین چکە مافێکی ڕەوای خۆیانە مێژوو ڕابردوو سەلمانی کەمان ناتوان کەس نەیتوانەوە بیان پارێزی بە جدی نیان کە نیانتوانیوەیان نانویستووە کەوابێ ئەمان مافی خۆیانە خۆیان بپارێزن ئەوان جیاواز خۆیان نابین لەگەلی باشوور بەڵام هەر چۆنێکی بێ ئەنایانە دەڤەرێکی سربەخۆیان هەبێ و زۆشتی جیاوازیان کردووە هەزەکەی هەنگاوی باشیان ناوە بەو نیەتە هاتوین کە پشتیوانیان بکەین دیارە جێی داخەکە دەبێمە بەو شێوازە ڕاستی حەقیقەتەکە بڵین کە دەسەڵاتی باشوور تەندروست مامەڵی لەگەڵ خودی خۆشیانە کردووە نەک لەگەڵ پێکاتێکی جیاوازی ئەتنی جیاوازدا وەکو گەلی ئێزدی ئەمان ڕێکەوتنیان ڕێکەوتنی سیاسیە ڕێکەوتنە سیاسەکەشان لەسەر ئەساسی بەڕێبردنێکی تەندروست نییە لەسەر ئەساسی بەرژەوەندی حزبیە ئەمان نانەوێ هێزێکیان گەلێکی هۆشیار دروست ببێت کە بتوانێت بە فعلی خزمەتکاری خۆی بێیان دیفبەرگری لە خۆی بکە ئەوان گەلێکی ینی دەستەمۆیان دەوێت بۆ ئێوەی بۆ ئەوەی بە هەمیشە خۆیان لەسەروی گەلدا ببینەوە لازمە هەموو لایەکی خەڵکی هۆشیار خەڵکی فیداکار خەڵکێک کە ناڕازیە بە نائەدالەتی پشتیوانیان بێ و ئەم گینە بگوازێتەوە بۆ ناو گەلی باشوور واتە چۆن مەسەڵەن خەڵک هەر بە بەرپرسیارەتی بکات هەست بەوە بکات کە مافی هەیە لە بەرامبەر ئەرکەکانیدا بۆ پێویستە ئەو مافانەی پێ بردرێ و ئەرکی خۆشی جێبەجێ بکات بەڕاستی ئەمە هەموو لایەک وەکو گوتم پێویستە ئەم پشتیوانیە بکرێت چکەمە مافێکی مرۆیی خۆیانە مافێکی ئەتنی خۆیانە و ئاسایە چیتر نابێت خەڵک یان گەلان یان ئەتنێک یان گروپێکی جیاواز لە هەر نەتەوەیەکی تر بچەوسێندرێتەوە لە پێناو بەرژەوەندی حیزبی و شەخسی و بنەماڵی ئەگەر ئامانجی دەستی دەوڵەتانی دەرەوەنیە ئەگەر ئامانجی پێکەوەژیان و ئاسایشی عێراقە